لقد أنزلنا إليكم كتابا فيه چی ذكركم ئێمە کتێبێکمان بۆ ناردوون یادی خۆتانی تایە ذكركم نانا يعني ئەگەر دەستان بە قورئانەوە گرت یادتانەکرێ خەڵک بە گەورەتانەزانێ یعنی ئەگەر دەستان لە قورئان هەڵگرت ناوتان لە کوولەکەی تەڕیشان نامێنێ ئەبێ بچن بە دیار ڤیزە و بە دیار سنوورەکانی خەڵکەوە دانیشن هەتا وەکو خەڵک بتان کاتە ژوورەوە و ڕێزێکتان لێ بنێ ئەو سنوورانەی کاتی خۆی ئێمە ئەچوین قورئانمان پێ بوو فاتیح و ڕزگارکەر بووین بۆیان ئیستاکێنە بەسەر دەرکەزیەکانی شارڕێگەمان نایان چینە ئەو دیوەوە ئەها خاوەن قورئان بووین خاوەن ذیکر بووین خاوەن ناو بووین خاوەن تۆمار بووین خاوەن قسە بووین کە قورئانمان نەما هەموو شتێکمان لە دەستدا بۆیە چینە سەرجادەکان و خۆپیشاندانەکەین بۆیە چینە ناو شوێنەکان و مانگرتنەکەین بۆیە هەر هاوارمان لێ هەڵەسێ و لە سۆشیل میدیایە گلەی یەکەین بۆ قل هو من عندي أنفسكم ئەمە خەلەلەکە لە خۆمانەوەیە چەند لەو قورئانە دوورکەوتوینەتەوە ئەو نە باجی دوورکەوتنەوەکەمانە دەین ئەو نە زەریبە ئەدەین دڵنیاشتانەکەم لا تصلح آخر هذه الأمة إلا بما صلحت به أولها ئەخیری ئەم ئومەتە چانابێ بەو قورئانە نەبێ کە پێشینەکانی ئێمەی پێچابوو بۆیە ئەگەر بە میعراجی سلووکی سالکین داگەر نەچی ڕۆژێ بە میعراجی سلووکی سالکین داگەر نەچی ڕۆژێ لە ناو جەهلی مڕەکەبدا دەمێنی هەر وەکو ماوی پرۆفیسۆری دکتۆری ماستەری لە کەشکەڵانی فەلەکای هەر عیلمێکت پێیە ئەگەر بە شوێن پێکانی پێشینەکانی خۆتان نەڕۆیت لە ناو جەهلێکی مڕەکەبیت ئەگەر وەکو قورئان لە خۆی تێنەگەیت لە دنیا حاڵی نەبوویت نازانی چی ئەگوزەرێ نازانی دنیا چ باسە